یەک سەمونی بەلەمی تەواو کوژێتەوە. بەخێر بێ بە هەولێر چۆن بۆ بڕیارتدا لە هەولێر گەز بکەیتەوە. سپاس دەکەم بەخێر بەنیان سەر چاو. وەڵا بیدایەت ئێمە لە باخەکانی هەولێرە گەسمانە کرد، خەڵک زۆر دەخواستێکی زۆری لەسەر بوو کە دوکانی لێرە بکەین هەموو ڕۆژێ ئەم گەسانەمانە بێ بەرەخ جۆرەکە مریشک بە فرێشی، چونکە ئێمە بەس گۆشتی فرێش بەکارێنی لە خزمەت شاری هەولێری خۆشەویستین. باشە وەستا ئاراس لە سەرەتا دەست پێکرد گەسی بەرخ بە سەمونی بەلەمی، دوایەوە گەسی بەرخ بە سەمونی مەتری بە سەمونی شەبەح. ئێستا سەمونی چی هەیە؟ سەمونی نوێ، سەمونی نوێ، سەمونی جامبۆ دوای سەری ساڵ عەرزیەکەین لەم دوکانەیە و لە خزمەت شاری هەولێری خۆشەویستە بین. شێوەیەکی زۆر جوانە لە ستایل و لە بڕین و لە تێکردنیە. باشە لێرە هەموو جۆرەکانی سەمون هەیە؟ لێرە شەبەح حەجەری بەلەمێ بەلەمیش هەیە؟ زۆر باشە وەستا ئاراس. وەستا ئاراس لە نێو خەڵکدا بە قسە خۆشەکانی ناسراوە بە تایبەت لە سەرەتا کە دەست پێ چۆن بۆ بیرت لەوە کردەوە بەو شێوازە دەست پێ بکەیت کە جەنابەت سەرەتا دوکانت نەبوو تەنها لە باخەکان دەچووی، ئەو بیرۆکێت چۆنی بوو؟ وەڵای ئێستا سەید لەفەی گەز کە لە زۆربەی شوێن سەمونەکە زۆر بچووکە بە حاڵ گۆشتی تایە. منیش هەستام ئەم بیرۆکەیم لەلا گەڵاڵە بوو سەمونێک پڕیکەی لە گۆشت، چونکە بەڕاستیەوە نییە سەمونێک ئاوە خۆ بە 6 دانەی وا تێر ناخۆی، هەر یەک دانە بەلەمی کۆتایی پێیتە برسێتێکەوە نامێنێ بەوە. یعنی هەر کەس برسی بە یەک سەمونی بەلەمی یەک سەمونی بەلەمی تەواو کوژێتەوە. باشە وەستا ئاراس لە کۆمنتەکان زۆری بینی بۆم نووسرا بوو تاوەکو بەیانی تاوەکو ئێوارە هیچ نابینین، بەڵام کە شەو دەچینە ماڵەوەی دی خەودامان دەگرێ و ڕێکلامەکانی وەستا ئاراس دێتە پێشمان. ئەمە بۆ وایە؟ وەڵای ئەوەی ڕاستی بە خەڵک شەو درەنگە ڕاتەوە ماڵەوەی تر هیلا کە سێری فەیسبووکەکە ئەم نەبینێ، بەڵام ئێستا ئەگە سەیری کرد دوکانەکە حازرە تا دوی شەو ئەتوانن بێن لە خزمەت یارنابین. ئەمەش حەجەری بەلەمیە، هاتن لە خزمەتتان نابین. وەستا ئاراس ئەمە نوێ و سەمونە؟ بەڵێ ئەمەش حەجەری، ئەمە سەمونی حەجەریە بەلەمی، لێرەش دروستیەکەین و لە خزمەت شانیشمانان نابین تا درەنگانی شەو. باشە وەستا ئاراس ڕۆژانە ئاژەڵ سەر دەبڕن خۆتان ئاژەڵی نوێ دێنن؟ هەموو ڕۆژێ ئێمە لە قەسابخانە ئاژەڵی نوێنین کوردی، بەرەخ جۆرەکە مریشکیش لە کوردستان ئەیێنین، شتێکی تایبەت کە گەسە خوار بزانی ئەمە گەسە تایبەت دروست یەکەین بە بێغەل و غەش. باشە ئێستا ئەمەت هەیە گەسی بەرخ، ئەمەشتانەیە گەسی جۆرەکە، جیاوازیەکەی چییە؟ وەڵای ئیتر تەبیعەتە، هەیە حەزی لە جۆرەکەکەی، هەیە حەزی لە بەرخە. من لە باکانە هەمووی زوربەی لە سانەوەی داوای بەرخی کردووە، هەیە حەزەکە بەرخ بە خەڵووس، هەیە حەزەکە بەرخ بە غاز، بەد ئیتر هەر کەسە و تەبیعەتێکی حەزی لە جۆرەکەی ناسکەوە ناسکە، حەزی لە بەرخەوەش بەرخە، حەزی لە مریشکە مەش مریشکە. ئێمە لە خزمەت هەموو لایەکین.